الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وخاتمهم سيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بیسەران و بینەرانی بەڕێز، ئەمە ئاڵلقەی 25ەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. لەم ئاڵلقەی 25ەمەدا مەسەلەیەکی گرنگ دەتوێژینەوە کە بریتێ لە خۆپاراستن لە ئازاردانی خەڵک بە دڵ و زمان و دەست و حکمکردن بە ڕواڵەت و بەڕواڵەتیان و پەنهانیان حواڵەی خواکردن. ئەم مەسەلەیە لە چەند بڕگەیەکدا دەتوێژینەوە. پێشێ مەبەست لەو ناو نیشانە ڕوون دەکەینەوە و دوایی باسیەوە دەکەین کە جێگە لە ڕواڵەتی خەڵک بۆمان ڕەوان نییە حکمیان بەسەردا بدەین و دواییش چەند ئاەتێکی فەرمایشتی بەرز و بێوێنەی خوا سوبحانە وتەعالا و چەند دەقێکی ڕێبازی پێغەمبەری پێشەواش صلی الله علیه وسلم لەو بارەوە دێنین. مەبەستمان لە خۆپاراستن لە ئازاردانی خەڵک بە دڵ و دەست و زمان و حکمکردن بە ڕواڵەتیان و پەنهانیان حواڵەی خواکردن ئەوەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێناسەی مسلمان بەوە دەکات، دەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده، وەکو لە صحیح بوخاری مسلم داهاتوە. مسلمان کەسێک کە مسلمانان لە دەست و زمانی پارێزراو بن. هەروەها لە فەرمایشتی دیکەی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وسەلام والمؤمن من أمنه الناس على دمائهم وأموالهم، بڕواداریش کەسێکە خەڵک بە ئەمینداری بزانن بەرامبەر بە ماڵ و سامانیان و نەفس و گیانیان. مسلمان دەبێ خەڵک لە دەستی سەلامەت بێ بەگشتی، بە تایبەتی مسلمانان. مسلمان دەبێ خەڵک لە زمانی سەلامەت بن، لە دەستی سەلامەت بن، بەڵکو لە دڵ و دەروون و بیر و خولیاشی سەلامەت بن، بە واتایە کە هەوڵدا بە عەقڵیش بیر لە زیان پێگەیاندنیان نەکاتەوە و دڵیشی بپارێزێلەوە کە بوغز و غەرەز و حەسەد و حقد و شتی خراپی بەرامبەر بە خەڵک بچێتە تێ، هەروەها زمانیشی بپارێزێ و دەستیشی بپارێزێ. ئەوە مەبەست پێ ئەو ناونیشانەیە کە خۆپاراستن لە زیانگەیاندن بە خەڵک بە دڵ و بە زمان و بە دەست و پاشان حکمکردن بە ڕواڵەتیان و پەنهانیان حواڵەی خواکردن. مەبەستمان پێی ئەوەیە کە کەسێک خۆی بە مسلمان پێشان دەدا، تۆ دەی بە مسلمان مامەڵی لەگەڵدا بکەی، بەڵام ئەوە تا چەند ڕاز دەکا لەو مسلمانەتەیە تا چەند ڕاست ناکە، ئەتۆ ئەرکدار نەکرایی بەوە دڵیان هەڵکۆڵی. وەکو لە فەرمایشتەکەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بەرامبەر بە ئوسامەی کوڕی زەید خوا لە خۆی بابی ڕازی بێ کە ئوسامە کابرایەکی کوشت بوو، لە کاتێدا کە شمشێری لێ بەرز کرد بۆ کابرا شایەتمانی هێنابوو لە گەرمەی جەنگدا، دوای ئەوەی کە ژمارەیەک لە مسلمانانی کوشتون. ئەویش پێی وایە کە ئەوە لە ترسان شایەتمان دێنێ، دەڵێ لا ئیلاهە ئیلا الله، نەک بە دڵ و قەناعەتەوە، بۆیە دەیکوژێ. کە دەگەڕێنەوە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا دەفەرمی ئەقەتەلتەه بعد ئەن قالها، ئایا هەر کوشتە دوای ئەوەی ئەو وشەیەشی گوت؟ ئەویش دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئینەما قالها تعوذا، بۆ خۆپاراستن ئەو وشەیە گوت، نەک بە قەناعەتەوە، چونکە شمشێرم لەسەر ڕاگر بوو گەنا خۆ دەیتوانی پێشێوا بڵێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەللا شققت قلبه یا هەللا شققت عن قلبه، ئەی بۆ سینەت شەق نەدەکرد، سینەت لەت نەدەکرد، بزانین داخوا لە دڵیدا هەبوو یان نا. هەڵبەتە سینەشی لەت کردا تێیدا نەبوو، بەڵام واتە تۆ بۆت نییە خەڵک حکم دەی بەوەی کە لە سینەیاندا هەیە، تۆ چوزانی سینەیان چی تێدا هەیە. بەڕواڵەت ئەو کەسە کە دەڵێ لا ئیلاهە ئیلا الله، یعنی من هاتمە نێو ئیسلام،
تەواوە تو تازە بۆت نییە سزای بدەی لەسەرەوەی کە تا ئێستا ناموسڵمان بۆ سنگەری لە ئیسلام گرتو مادام ئەو شەیە گوتۆ کەواتە هاتوتە نێو ئیسلامەوە و قەنەعەتی گۆڕاوە دەبێت بە پێی ڕواڵەتەکەی خۆی مامەڵی لەگەڵدا بکەی ئەوە کە بێمە سەر بڕگەی دوم کە جگە لە ڕواڵەتی خەڵک بۆمان نییە حکمیان بەسەردا بدەین بە پێی پەنهانێک کە لە ئێمە شێردراوەیە ئێمە ڕواڵەتی خەڵک دەبینین و بە پێی ئەو ڕواڵەتە کە دەیبینین و هەستی پێ دەکەین بۆمان هەیە مامەڵیان لەگەڵا بکەین بە پێی ئەوە کەلیان دەبیستین بە پێی ئەوە کەلیان دەبینین بەڵام ئەوە کە ئێمە زانیاریمان پێی نییە چی لە هەناویاندا هەیە چی لە دڵ و دەروونیاندا هەیە ئێمە بۆمانە لەسەر بناغی ئەوە دادوەری خەڵک بکەین و دادگایان بکەین و حکمیان بەسەردا بدەین بۆ چونکەوە تەنیا خوا دەیزانێت سوبحانەوە وتەعالە بۆیە زانایانی ئیسلام بنچینەیەکیان داناوە لەو واردە دەڵێن نحن نحكم بالظاهر یا بالظواهر والله يتولى السرائر ئێمە حکم بە ڕواڵەت یا ڕواڵەتەکان دەکەین و نهێنیەکان و پەنهانەکان حواڵەی خوا دەکەین خوا سوبحانەوە وتەعالە بۆ خۆی بە نهێنی و پەنهانی بەندەکانی بە نهێنیەکان نێو دڵ دەروونیان ئاگادارە و هیچ کەسی دیکە بۆی نی لافی ئەوە لێ بدا کە من دەزانم دڵی فڵان کەس چی تێدایە ئەمجا بە تەماشا چەند دەقێکی قورئان و ڕێبازی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم خی پەروەردگار لە سوورەتی الأحزاب ئاەتی 58 دا دەفەرمێ والذین يؤذون المؤمنین والمؤمنات بغير ما اكتسبوا فقد يحتملوا بهتانا وإثما مبينا بەدڵنیایی ئەوانەی بڕوادارانی پیا و بڕوادارانی ئافرەت ئازار دەدەن بە شتێک کە نەیان کردووە واتە تۆمەتێکیان دەدەنە پاڵ یا قسەیەکیان دەخەنە پاڵ کە نەیان کردووە ئەو بێگومان ئەوانە بوهتانێک و گوناحێکی ئاشکرایان هەڵگرتووە بوهتان بریتێ لەوە کە تۆ تۆمەتێک بدێ پاڵ کەسێک گوناحێکی بدێ پاڵ کە نەیکردبێ ئەنجا خوا سوبحانەوە وتەعالە لە ئاەتی ژمارە 11 و ژمارە 12 سوورەتی الحجوراتدا 6 گوناحی گەورە 3 ئاشکرا و 3 پەنهان دێنێ و مسلمانانیان لێ قەدەغە دەکا و هەواڵیشیان پێدەدا هەر کەسێک یەکێک لەوانە بکە پێی فاسیق دەبێت واتە پێی لە ڕێبازی ئیسلام دەردەچێ ئەلبەتە دەرچوونێکی جوزئی دەرچوونێکی بەشی نەک یەکجارەکی بەڵام وا دەردەچێت کە ئەو مرۆڤە مسلمانە نەمێنێت کە شایەدی لێ وەربگیرێت بە کەڵکی شایەدیدان بێت چونکە بابای مسلمان کاتێ شایەدی لێ وەردەگیرێت دادگەر بێ عادیل بێ بەڵام کەسێکی لە گوناحە گەورەکان بکە ئەو سیفەتی عەدالەت و دادگەری و ڕێک و ڕاستیەی تێدا نامێنێ خی پەروەردگار دەفەرمی یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون ئەمە سێ گوناحە ئاشکراکانە دەفەرمێ خوا دەفەرمی ئەی ئەوانی بڕواتان هێناوە با کۆمەڵێکتان لە پیاوان گاڵتە بە کۆمەڵێک نەکەن نزیکە گاڵتە پێکراوەکان چاکتر بن لە گاڵتە پێکەرەکان هەروەها با کۆمەڵێک لە ئافرەتان گاڵتە بە کۆمەڵێکی دیکەیان نەکەن نزیکە گاڵتە پێکراوەکان چاکتر بە گاڵتە پێکەرەکان ولا تەلمیزوا ئەنفوسەکم عیب لە خۆتان مەگرن عیب لە یەکدی مەبینەوە ئەویش تۆش ئەوە کە دەفەرمی ولا تەلمیزوا ئەنفوسەکم کەس بە خۆی ناڵە من فڵان عیبم هەیە بەس عیب لە برا خوشکەکەت دیتەوەمانە لە خۆتت گرتووە ئەویش وەک تۆش وەک ئەوی ولا تنابزوا بالألقاب ناو ناتۆران بە دوای یەکدی مەخەن بئس الاسم الفسوق بعد الإيمان خراپترین ناوی فاسقێتیە لە دوای ئیمان هێنان کەواتە بە هەر کام لەو سێ گوناحە مرۆڤی مسلمان فاسق دەبێ لە ڕێی شەریعەت دەردەچێت بەڵاوکو گوتم نەک دەرچوونی یەکجارەکی دەرچوونێک کە ئەو مسلمانە ئاساییە نامێنێت کە شایەدی لێ وەربگیرێت ئەمجا خی پەروەردگار سێ گوناحی پەنهانیشمان پێ دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم أي أواني بڕواتان هێناوە خۆتان لە زۆر گومانان بپارێزن هەندێک لە گومانان گوناحن لەبەرەوەی هەندێکی گوناح خۆت لە زۆری بپارێزن ئەو هێندەی گوناحە کە نای پێچێ
بەڵام گومانێک کە لە شوێنی خۆیدا بێ الحەزم و سوء الظن وەکو گوتراوە دووربینی جاروان لە گومانی خراپدایە بەڵام لە شوێنی خۆیدا ولا تجسسوا جاسوسی لەسەر یەکدی مەکەن سیخوڕی مەکەن ولا يغتب بعضكم بعضا هەندێکتان پاشملە بە خراپ باسی هەندێکتان بکەن أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه ئایەکێک لە ئێوە حەز دەکا گۆشتی برایەکەی بخوا بە مردووی پێتان ناخۆشە کەواتە ئەو کەسە کە لێرە نییە ئەگە برای ئەگەر خوشکەکە تۆ بە خراپە باسی دەکەی سیفەتە خراپەکەی کە تێیدایە باسی دەکەی وەکوی وایە بە مردووی گۆشتت لێ پچڕی بێ چونکە لێرە نیە بەرگری لە خۆی بکە بۆیە دەفەرمی واتقوا الله إن الله تواب الرحیم پارێز لە خوا بکەن خوا زۆر تۆبە وەرگری میهرەبانە کەواتە گەر تۆبە لەوانە بکەن هەرچەندە مافی خەڵکن تۆبەیەکی ساغ و چاک بکەن ئەوە خوای پەروەردگار پاکتان دەکاتەوە ئەگەر تەماشای هەندێک لە فەرمایشتەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا پێغەمبەر هێناوێتی عەلەیهی سەڵات وسەلام بەڵام فرمودەی خوایە پێی دەگوترێ فەرمایشتی قودسی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن الله تعالى قال من عادى لي وليا فقد آذنته بالحرب بخاري بجمارة 6502 هێناوێتی هەر کەسێک دۆستێکی من ئازار بدا ئەوە منی ئاگادار کردوێتەوە بە جەنگ واتە ئیعلانی شەڕی لە دژی من کردووە لە سوورەتی حەجدا خوا دەفەرمی إن الله يدافع عن الذين آمنوا إن الله لا يحب كل خوان كفور بەدڵنیایی خوا بەرگری دەکا لە بڕواداران بەدڵنیایی خوا هیچ زۆر خیانەتکارێکی سپڵەی خۆش ناوێ کەواتە کەسێک ئازار بگەێنێ بە دۆستێکی خوا معنای وایە ئیعلانی جەنگ و دوژمنایەتی لە خزمەت خوادا کردووە وەخوا دیفاع دەکا لە بڕواداران لە نێو بڕواداراندا ئەوانەی کە زیاتر لە خوا نزیکن دۆستی خوا نزیکی خوان خۆشەویستی خوان بە تاکید خوای پەروەردگار لەسەریان دەکاتەوە بەرگریان لێ دەکات هەروەها پێشتریش ئەو فەرمایشتەمان هێنا المسلم من سلم المسلمون من لسانه ويده والمهاجر من هجر ما نهى الله عنه بخاري بجمارة مسلم بجمارة 6 هێناویانە مسلمان کەسێکە مسلمانان لە زمانی و لە دەستی سەلامەت بن و کۆچکەریش کەسێکە ئەوەی کە خوا قەدەغی کردووە کۆچی لێ بکا و وازی لێ بێنێ و لێ دوورکەوێتەوە هەروەها پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا ولا تقاطعوا وكونوا عباد الله إخوانا ولا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 بخاري بجمار 665 ومسلم بجمار 2559 هێناویانە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ڕقتان لە یەکدی هەڵنەستێ حەسوودی بە یەکدی مەبەن پشت لە یەکدی مەکەن لە یەکدیدا مەبڕێن و ئەی بەندەکانی خوا پێکەوە برابن و بۆ هیچ مسلمانێک ڕەوان نییە لە 3 ڕۆژان لە 3 شەوان زیاتر قسە لە برا مسلمانەکەی دابڕێ قسەی لەگەڵ نەکاو نەیدوێنێ یا لە خوشکە مسلمانەکەی ئەوە کە ئێمە دەبێ حکم بە ڕواڵەت بکەین بەڵگە زۆرن لەو بارەوە بۆ وێنە لە سوورەتی تەوبە ئاەتی ژمارە 5 خوا دەفەرمێ فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم ئەگەر هاوبەش بە خوادانەرەکان کە سەنگەریان لە دژی ئێوە گرتووە ئەگەر گەڕانەوە نوێژیان بەرپا کرد و زەکاتیاندا ڕێیان شۆڵکەن ڕێیان بەردەن با بە کەیفی خۆیان بێن و بشن هەر لە سوورەتی تەوبەدا لە ئاەتێکی دواتردا دەفەرمێ فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فإخوانكم في الدين ئەگەر نوێژیان بەرپا کرد گەڕانەوە نوێژیان بەرپا کرد زەکاتیاندا ئەوانە براتانن لە دیندا برای دینیتانن هەروەها پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمد رسول الله ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة فإذا فعلوا ذلك عصموا مني دماءهم وأموالهم إلا بحق الإسلام وحسابهم على الله تعالى بخاري بجمارة 25 ومسلم بجمارة 22 هێناویانە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام فەرمانم پێکراوە لەگەڵ لە دژی خەڵک بجەنگم واتە ئەو خەڵکەی کە سەنگەر لە ئیسلام دەگرن لە دژیان بجەنگم هەتا ئەو کاتێک کە شایەتمان دەدەن بەوە کە جگە لەخوا پەرستراوێک نییە و محەممەد ڕەوانەکراوی خوایەوە نوێژ بەرپا دەکەن و زەکات دەدەن ئەگەر ئەوەیان کرد ئەوە خوێنی خۆیان و ماڵ و سامانی خۆیان لە من پاراستووە مەگەر بە حەقی ئیسلام ئەگەر کەسێک هاتە نێو ئیسلامیشەوە
بەڵام گوناحێکی کرد هەڵەیەکی کرد کە سزایەکی شەرعی لەسەر بێ ئەوەش حسابێکێ و حسابم على الله لێ پرسینەوەشان لەسەر خوایە. وەکو گوتم لێرەوە یەکەم مسلمانان ئەو بنچینە شەرعیان داناوە دەڵێن نحن نحكم بالظاهر والله يتولى السرائر. ئێمە حکم بەڕواڵەت دەکەین بەڵام خوا نهێنیەکان عایدی خوان پەنهانەکان عایدی خوان سبحانه وتعالى. خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا ئێمەش ئەو ئەدەب و ڕەوشتە بەرز و جوان لە خۆماندا بێنی نەدی خەڵک دەست و زمانمان سەلامەت بێ و حکم بەڕواڵەتیان بکەین و حەقی ئەومان نەبێت داخواچی لە دڵ دەرونیاندا هەیە چێ خۆی بە مسلمان پێشان دەوەکو مسلمان مامەڵی لەگەڵا بکەین کە پێغەمبەری خوا وابوو عەلەیهی سەڵات وسەلام و خۆمان نەکەین بە چاودێر بەسەر دڵ و دەرونی خەڵکەوە و لە خۆ گومانی خراپ بە خەڵک نەبین چونکە خوا نەهی لەوە کردووە یا ئەیها الذین آمنوا لا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا. ئەی ئەوانێ بڕواتان هێناوە کەسێ سەڵاوتان لێ دەکەن مەڵە تۆ بڕوادارنی ما دەخۆی بە مسلمان پێشان دەدا تۆ بە مسلمان مامەڵەی لەگەڵا بکە ئەگەر ڕاست بکە ئەگەر درۆ بکە عایدی تۆ نیە و عایدی خوای پەروەردگارە. لێرجا کۆتایی بەم ئاڵقەیە دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.